تێشت لەگەڵ دۆستان دوو ڕۆژە ڕۆژان ئەبوو بەکر ئەنی دوێنێ تامی کرد ئەم ڕۆژ وابزانم ڕۆشتەوە دیسان بۆ خۆی دوو ڕۆژە لی داوە نانی باشە خوا بەیانیان جای ڕۆژان بەیانیت باش ئەوە چیە دوێنێ ئەڵی وەزعەت باش بۆ مرۆ دیسان ڕۆشتیتەوە بۆ تێشت سەنگەر لەبەرەوەی خۆ باشە زانی من لەگەڵ نانی بەیانیانە بینم نییە ئەزانم حەستە کرێسە تۆ بوویتە لێرە ئەرە وەڵڵا لەبەرەوەی نانی بێ ئەوازانم ئێمە نانی بەیانی ئەخۆین و هەروەها مژاری گەرم کە دوێنێش باسم کرد کە کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەم ڕۆژان دوێنێ لە کاتی گفتوگۆکە یەک دقە دوێنێ لە کاتی گفتوگۆکە هیچتان نەخوارد دوایی خواردی یانەت خوارد دوای کامێرە وڵی سەنگەر دوای لەگەڵ میوانەکە دانیشتە بووین تۆزێک مناقەشەی ترمان کرد هەر ئاواهی بە بەسیتی میوان شایەتەوە و هاوکارەکانیشم لێرە شایەتن میوانەتەیە دۆه بوو ئەنداما سەرکردایەتیە یەکگرتوو میوانە ڕۆژانیا دۆه بوو یا تاشتێ ئەم بێژن ڕۆژایە بتە دەست پێ کرد ڕۆژایە باش بوو ئەو کاری بوو دەنگام دەست بخە بۆ کاگەرکان دەرچووەوە نییە دەنگی پێویستیە ناوەتەوە بۆ سەرکردایەتی میوانەکە میوانەکەنی ئیرۆ میوانی ئەمڕۆم بربژێر نییە بۆ ئەندامی سەرکردایەتی ئەندامی کۆنگرەیە و هەروەها ئەندامی دەستەی بەڕێوەبردننی کۆنگرەشە بەڕێز ئەرکان ڕەشید جعفەرە کە معروف ببوورە بەری وێ لەگەڵ من میوانە ئێستا بەری وێ ڕۆژان دیساتە و سەنگەر و عینی ڕنگ هەمان ڕنگ وەلبەرکرێ هەردوو ژینێ لیە چ مەسەلاتە و سەنگەرە ئەم بەیانێ بوو کە سەنگەرم بینی ئەنجام ئەم شەو کە بەیانش بەتەماینان تێشت خۆیان بەتەمانیت لە تەقلیدا ڕۆژان کردی دەبێژە من سەنگەر تۆم نەبینیوە بەخوا من هەر نەنیێزڕۆ من تۆم بینی سەنگەرم ڕۆ باشە با گوێمان لە گفتوگۆکەت بێ لەگەڵ کاگەرکان بزانین کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامانجەکانی خۆی پێکە باشە سەنگەر و نالین سڵاوتان لێبێت بینەرانی ڕۆدا و لەگەڵ ئێمە بن وەک باسمان کرد کە ئەندامێکی کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ ئێمە میوانە هەم پێکەوە نانی بەیانیە خۆین و هەندێک پرسی سیاسی دەربارەی یەکگرتوو باس دەکەین بەخێر بێت بزانین کە لە ئەدای یەکەم ڕۆژی کۆنگرە ڕازی بوون بسم الله الرحمن الرحیم پێشەکی سوپاس بۆ جەنابتان بۆ میوانداریە و سپاس بۆ بە تایبەتی بۆ کەناڵی ڕوودا و کە گرنگیەکی لە ڕادەبەدەری بە ئەو کۆنگرەی ئێمەدا زۆر زۆر سپاسیانەکەین ڕۆژی یەکەمی کۆنگرە تەواو بوو بە سەرکەوتووی خۆم کە لە دەستەی بەڕێوەبردننی کۆنگرە بووم سپاس بەخوا هیچ گرفتێکمان نەبوو ئەو بەرنامانەی کەوادامان نابوو هەمووی کۆتایی پێهات ئێمە وەکو عادەتێکی تایبەتی خۆمان کۆنگرە ئەوە بۆ هەشت کۆنگرە ئەگرین هەمیشە کۆنگرە تەوان دوای دەستپێکردنی قورئان بەتەمەنترین کەس لە ئەندامانی کۆنگرە دێت کۆنگرە ئەکاتەوە دەستەکا بە کارەکانی دوێنێ سێ بەتەمەنترین کەسمان هەبوو جەنابی مامۆسا ئەحمەد حەمەدەمین و مامۆسا جعفەر و مامۆسایەکی تر کاک ئەبوو زەید بەداخەوە و ناساق بوو نەیتوانی تەشریف بێنێت کارەکان دوێنێ بەباشی ڕۆی لە کارنامەی کۆنگرەدا ئەمڕۆ چی هەیە؟ ناوی هەموو ئەندامانی سەرکردایەتی ئەمڕۆ بڵاو دەکرێتەوە؟ بەڵێ ئەمڕۆ لە کارنامەی کۆنگرە دەستەی بەدواداچوون ئەمەش هەر بەشێکە هەڵبژاردنیان بۆ کراوە و سەرکردایەتی ئەمەش ئەمڕۆ کۆتایی پێدێ و بەشێکی تر دەنگدانە لەسەر استراتیژی یەکگرتووی ئیسلامی کوردستان خەتە گشتیەکانی کارکردنی ئەم 4 ساڵەی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەروەها کۆتا وتاری بە ڕێزەمینداری گشتی و پێم وایە چەند چالاکیێکی هونەری تریش ئەنجامەدرێ و کۆتایی دێت بە کۆنگرەکە. باشە لەگەڵ نان خواردنەکەت باباسیەوە بکەین کە لەو چەند ساڵەدا دەگوترێت کە یەکگرتوو شوناسی خۆی ون کردووە لە دوای ئەم کۆنگرەیە یەکگرتوو دەتوانێت کە شوناسی خۆی بدۆزێتەوە؟ پێم وایە ئەو قسە نازانم زۆر تەواو نەبێت شوناسی یەکگرتووی ئیسلامی کوردستان دیارە
لە ڕووی فکریەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی قیەمیەوە لە ڕووی ئێحتیمامدانی بە پرسی نەتەوایەتی پێم وایە شوناسی ون نەبووە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەی کە باسەکرێ ئەوەی کە لە ناو یەکگرتوەکانە گلەی هەبوو لەسەر حیزبەکە گلەی لەسەر ئەدای قیادی هەبووە بالفعل ئەوە گلەی هەبووە ئیتر ئەڵبەت ئەوە شموبەڕێری خۆی هەیە کەسانێک کە لە کاران نەبوون گلەیان هەیە لەو کەسانێکەوە لە کاران یەکگرتووی ئیسلامی کوردستان بەعزێ گرفتی هەبووە کە وای کردووە نەتوانێت هەنگاوەکانی هەنگاوە سیاسیەکانی بباتە پێشەوە ئەو وای کردووە کە بە تایبەتی لە جیلی لاوەکان هەنێک گلەیی هەبووە لە سەرکردایەتی و بالفعل ئەوش ڕەنگی دایەوە لە دەنگەکانە بۆ بەڕێزەمینداری گشتی. باشە بۆ ئەم کۆنگرەیە بۆ بەڕێوەبردننی یەکگرتووە لە داهاتوودا پێشبینی دەکەن کە ڕژێکی بەرچاو لە گەنجان بچنە سەرکردایەتی حیزبەکە؟ تەسەورم وایە لەبەر دوو خاڵ یەکەم هەندێک لەو مامۆستا بە تەمەنانە هەر خۆیان نەپاڵاوتەوە بۆ سەرکردایەتی ئەوە تۆماتێکی جێگە چۆڵەکە هەنێکیش لەو گەنجانە توانای ئەویان بۆیە ئەم ماوە توانیوانە ئیمکانیات و توانای خۆیان بسەلمێنن کە وا بکە لە کەسێک وەکو من ئەگەر حساب بێ بە تەمەن بم بتوانم کە دەنگی پێ بدەم. گۆڕینی سەرکردایەتی بە بەردەوامی لەم هەشت کۆنگرە کە من خۆم لە هەر هەموو هەشتەکەی بەردەوام بووم بە بەردەوامی تەغییرات لە سەرکردایەتیا هەبووە. ئیتر ڕێژەکەی ئەگۆڕێ مەسەن جاریوا بووە لە 120 بۆ جاریوا بۆ کەمتر بووە زیاتر بووە گۆڕانکاری بە بەردەوامی هەبووە. بەرەوەی وردە وردەنانەکانن ئەتوانیت نانەکەت بخۆی. بەڕێز مامۆستا ئەبوبەکر کاروانی باز لەوە کاتکە بەڕێوەبردننی یەکگرتووە لە داهاتوو ئاسان نابێت و خۆشیەکێک بوو لەو کاندیدانێک کە بۆ پۆستی ئەمینداری گشتی لەگەڵ مامۆستا سەلاحەدین بادین دەنگەکانیان هێندەی فەرق نەبوو بەلای یەکگرتوەکانیشەوە هەروە دەڵێن کە دەنگەکان زۆری فەرق نەبوو. بۆچی پێی وایە کە بەڕێوەبردننی یەکگرتووە ئاسان نابێت؟ تێڕوانینی جەنابی مامۆستا ئەبوبەکر بۆ ئیدارەی حیزب ئازادە کە چۆن بیر ئەکاتەوە. پێم وایە ئەو قسەی لەو سۆنگەوە دێک ئێمە کۆمەڵی گرفتمان هەیە بە تایبەتی گرفتی مادی و بەڕێوەبردننی موەسسە و شتەکان کە بەردەوامە بێ ئەو شتە. یعنی ئەو شتە بەردەوام ئەبێ کە ئێمە نەتوانین سەرچاوەیەکی مادی پیا بکەین بۆ ئەم حیزب و ئەم موەسسە بە تایبەتی موەسسە ئیعلامیەکان و تەواوی دەستگاکانی تر ئەوەی کە بۆ لەو گرفتانەیە ئەو کادیرانێکەوە کارمان بۆەکەن ئەو کادیرانە ئەگەر تۆ ژیانیان مەیسەرنەکە حتمما ناتوانێت ئیشکایە ناتوانێت وەختە گرنگەکەی خۆی با بۆ حیزبە لەبەرەوە گرفت دروسە بێت و گرفتەکانی ترکە بوون دێنەوە. یعنی من پێم وایە نە مامۆستا سەلاح ناگەر کاروانی خۆشی وایە بە ئەمینداری گشتی ئەڵێ عەسای سیحری پێ نەبوو نەیەتوانێت گرفتەکان چارەسەر بکات. کۆنگرە دەتوانێت چ گرفتێکی یەکگرتوو چارەسەر بکات؟ گرفتەکان وەکو ئاماژەم پێکرد چەند جۆرێکن. ئێستا یەکگرتووی ئیسلامی کوردستان بڕیاریاوە ئەولەویاتی خۆی مراجعە بکاتەوە. یعنی بڕیاریاوە بەرەو زیاتر بۆ ناو خۆی بچێتەوە بۆ تەربیەکردنی ئەندامانی خۆی بۆ پەروەردەکردنی بۆ مرۆڤ. یعنی ئەتوانی بڵێ ڕوئیای بەعزێک دەستکاری کردووە بەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو هێزێک لە کوردستان ئەبێت کاری مرۆڤسازی بێ لە ڕاستیە. ئەم مرۆڤسازیە بەعزێک پێویستی بەوە هەیە هەنێ لە کێشمی سیاسی تۆزێک دوور بکەویتەوە. ئەمە یعنی ڕوئیای یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە لە هێڵە گشتیەکانی شاپیەوەی دیارەوەخە. مامۆستا تۆ هیچ ناخۆی سەنگەر بە منەڵێ تۆ هیچ ناخۆی من لەبەر تالیقی سەنگەرە خۆم بەس تۆ هیچ ناخۆی. با باسیەوە بکەین کە
گەڕانەوەی یەکگرتوو بۆ پەروەردەی مزگەوت چی لە دۆخی یەکگرتووە گۆڕێت؟ پێم وایە ئەو دەستەواژە بەو شکڵ نییە ئێمە یعنی لە ڕووی فیزیکیۆ بچینەوە ناو مزگەوت خۆت بۆ ماڵەکەەوە کە ئەڵەی پەروەردەی مزگەوت یعنی لە ئەساسا ڕیسالەی مزگەوت بریتێ لە چی؟ لە ئەساسا ڕیسالەی مزگەوت بریتێ لەوەی ئەو ئینسانە خۆی چاک بێ ینی خۆی پەروەردە بکە خۆی چاک بێ و ئاسپاس دەکەمشی خۆی چاک بێەوە تۆ دەست نایگاتێ من کێشەم نییە و بیشتوانێ چاکە کار بێ لە ناو کۆمەلگا ئەمە ڕیسالەی مزگەوتە نەک فیزیکی ئێمە بچینەوە ناو مزگەوتەکان ڕاستە مەوزوعی مزگەوت بۆ بە تایبەتی بۆ ئینسانی موسڵمان هەر ئەبێ پەیوەندێکی لەگەڵ مزگەوتە هەبێ بەڵام تێگەیشتنی قوڵ لە ڕیسالەی مزگەوت لە ناو کۆمەلگاچێ ئێمە ئەمانەوێ بگەڕێنەوە بۆ ئێمە پێمان وایە کۆمەلگای کوردی پێویستی بە مرۆڤسازی هەیە هەتا ئێمە ئەگەر بەرەو وەکڵێ بەرەو دەوڵەتیش بڕۆین ئەم دەوڵەتە ئەگەر مرۆڤسازیەکی بەهێز و قوڵ لە پشتی نەبێ دەوڵەتێکی سەرکەوتو نابێت مەسەرەن بۆ نمونە دەوڵەتێک وەکو یابان جەنابتان نەزانن یعنی لە ڕووی ئابووریەوە فەقیرترین دەوڵەتە لە ڕووی مەواریدی طەبیعیەوە یعنی هیچ شتێکی نییە تەسەورەکەی یعنی عەفوەن دەست خۆش بێ ممنون ئافێت یعنی ئەم دەوڵەتە لە ڕووی مەواریدی طەبیعی خاوەنی هیچ شتێ نییە بەڵام لەولاوە ئەبینی ڕقەمێکە لە اقتصادا لە ڕقەمێک لەدایەنان ئەمە کێ کردوێتی ئەمە توانامرۆیەکە کردوێتی ئەمە مرۆڤسازیەکە کردوێتی ئێمە ئەمانەوێ وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پشتی ڕوئیایەکی ئاوابی ناڵێن ئەمە هەموو بە یەکگرتووی ئیسلامی کوردستانەکرێت بەس ئەمانەوێت ئێمە ڕۆڵی خۆمان لەم کەواتە یەکگرتوەکان چاوەڕێی چیتان لێ بکەن؟ یەکگرتوەکان پێویستە ینی چاوەڕێی هیمەتێکی بەرزتر لەم سەرکردایەتیە بکەن بە گوڕوتینێکی بەرزترەوە بێنەوە ناوکار زۆرترین وەختی خۆیان بن بەکار لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان تا بتوانین ئەو فیکرانەی کە هەمانە ئەو استراتیژیی کە هەمانە ئێمە کاری لەسەر بکەین تا هەم خزمەت بە یەکگرتوەکان بکەین و هەم خزمەت بە کۆمەڵگای کوردەواریش بکەین. باسی پەیڕەوی ناوخۆی یەکگرتوو بکەین. ئەوەی کە لە پەیڕەوی ناوخۆی یەکگرتوو هاتووە بە تایبەتی دەربارەی لایەنەکان تەبایی نێوان لایەنەکان چۆن باسی لێوە کراوە؟ خۆی تەبایی نێوان لایەنەکان ئێمە گەر تۆزێک بگەڕێنەوە بۆ مێژووی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەتا ئەو کاتێشی کە شەڕی نەگریسی ناوخۆ هەبوو یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێ بوو لەو لایەنە بەهێزانەی کە هەمیشە لەسەر خەت بوو بۆ دروستکردنی لیژنەکان بۆ ئەوەی ئەو دوو لایەنەی کەوا شەڕیان هەبوو پێکی بێن. هەر لەوێوە ئێمە لەگەڵ تەباییە هاتوین هەتا ئەتوانم بڵێم لە بەعزێ مەقتەعی سیاسیشا لەبەر خاتری تەبایی پێم وایە زیانمەندی سیاسی خۆمان وەکو حیزبەکە هەبووی ینی خۆمان زیانمان لێکەوتووە بە مەرجێ تەبایی کە قەناعەتمان وا بۆ ئەگەر ئەو هەڵوێستە سیاسیە بۆ نمونە نەگیرێت لەوانەیە تەبایی نێوان لایەنە سیاسیەکان تێک بچێت ئێمە وتومانە ئێمە ئەو مەکسەبە حیزبیەمان ناوێ بەڵام بە مەرجێ ئەو تەباییە تێک نەچێت. ئەوەی کە باست کرد وتوتانە بۆ تەبایی نێوان لایەنەکان ئەوەی کە دەیڵێن لە دوای کۆنگرەت چییە بۆ ئەوەی کە یەکگرتوو ڕۆڵی هەبێت لە تەبایی زیاتر لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی خۆتەزانی کە ئێستا بارودۆخی عێراق بە چ شێوەیەکە کورد پێویستی بە چییە پێویستی بە یەکدەنگیە بە تایبەتی لە پرسە جیاوازەکانە خۆی تەبایی ینی مەبدەئێکی تایبەتی خۆیەتی ناگۆڕێ بڵێ ئەمڕۆ تەبایی جۆرێکە سبەی تەبایی جۆرێکی ترە بارودۆخە گۆڕ قەینا بارودۆخە گۆڕێ بەڵام تەبایی هەرەبێ بمێنێ من و تۆ بارودۆخیشمان بگۆڕێ هەربێ ینی پەیوەندیمان پەیوەندێکی دروست بێ نەک پەیوەندێکی نادروست بێ. یەکگرتووی ئیسلامی کوردستان قەناعەتی وا بوو و قەناعەتی وایش ئەبێ و بەردەوام لەسەرەوە قەناعەتە بێ
کە بەتایبەتی گەلی کورد ناتوانێت مافەڕەوەکانی خۆی بەدەست بێنێ ئەگەر تەباییەکی جددی تەباییەکی حەقیقی لە نێوان لایەن سیاسیەکانە نەبێت و لەسەر ئەم ئەساسە ئێمە کارمان کردووە کاریش ئەەکەین و دوێنێ ئەمینداری گشتیش لە راپۆرتەکە ئاماژەی بەوە کرد کە یەکێک لەو خاڵانەی لە 4 ساڵی ڕابردوو ئێمە کارمان لەسەر کردووە مەسئلەی تەبایی بووە لە نێوان لایەنە سیاسیەکان و ئێمە لەسەرەوە خاڵە بەردەوامە بین. سەرۆکی هەرێمی کوردستان جۆک دەزانی کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبەوە سەردانی لایەنە سیاسیەکانی کرد هەر بۆ یەکدەنگی و یەکڕێزی و تەبایی لایەنە سیاسیەکان یەکگرتو چۆن لە ڕۆڵی سەرۆکی هەرێمی کوردستان دەڕوانێت لەو بارەیەوە؟ هەر ئالیەتێک ئەمە مەبدەئی یەکگرتووی ئیسلامی کوردستانە هەر ئالیەتێک خزمەت بە بەرژەوەندیە باڵاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بکات لە سەرۆکی هەرێمەوە بێت یا لە هەر کەسێکی ترۆ بێت ئێمە هیچ دوو دڵیەکمان نییە بۆ مامەڵەکردنێکی ئیجابی لەگەڵ ئەو تاح یەکگرتو چۆن ڕوانێتە ئەو بارودۆخەی کە ئێستا لە عێراقەیە؟ عێراق وەڵام من بە حکمیەوەی خۆم لە عێراق لەوێ موەزەفم لە ئەنجومەنی وەزیران یان دەتوانم بڵێم بارودۆخی عێراق ئێستا یعنی وەکو بازاڕی دۆلارەکە وایە بینی دۆلار و تمان یعنی دابەزێ ئەڕات دابەزێ ئەڕات یعنی قەناعەتم وایە لە تونێلێکی تاریکایە نە لایەنە سیاسیەکان ئەتوانن بگەنە نەتیجەیەک نە شەقامیش تا ئێستا ئیستیجابەی لەگەڵ ئەو شتانە هەیە کە لایەنە سیاسیەکان تا ئەم دقیقە بەم شکڵەیە یعنی خەتێک نییە با بڵێن منبەرێک نییە هەردوو لایەن کۆ بکاتەوە لە یەکتری تێبگەن گوێ لە یەکتری بگرن هەتا ئێستا ئەو پەیوەندی زەعیفە و لاواز لە بەرەوە ناگەن نەتیجە ئەو بازاڕە دۆلاری تۆ باسیەکەی کورد چی بکات بۆ ئەوەی کە باڵانس ڕابگرێ نەزەرەر بکات و بێگومان پێویستە قازانج بکات؟ من پێم وایە هەمیشە یعنی تا ئەم دقیقە ئەگەر باز لە عێراقێکی موحەد بکەین ینی نازانی سبەینە چ زەلزەلەیەکی سیاسی ڕوەدا لە ناوچەکە هەموو جۆرە تێکچوونێکی عێراق کاریگەری نێرێنی ئەبێ لەسەر هەرێمی کوردستان چونکە تێکچوونی عێراق لە ڕووی سیاسیەوە ینی تێکچوونی لە ڕووی ئابووریشەوە کە لە ڕووی ئابووریەوە تێک بچێ معنایەوە تەسیری سلبی لەسەر کوردستانی شەبێ خۆ تەزانێمە بەشێکی زۆری بوجە لە عێراقەوە بۆمان دێت لەبەرەوە هەمیشە سەقامگیری لە عێراقا من پێم وایە خزمەت بە گەلی کوردەکە بەڕاستی. باشە مامۆستا زۆر کاتە ناگرین بۆ پێیکە بەڕێستان ئەندامی دەستەی بەڕێوەبردننی کۆنگرەشن ڕەنگە ئەرک و بەرپرسیارەتی زۆرتان هەبێ ئەمڕۆ بەڵام من هەستم کرد کە هیچت نەخوارد بابزانام لەگەڵ ناخواردنی بەیانیا هەر بینت نییە یان وەڵا ناخواردنی بەیانی زۆر بینمە بەڵام کە قسەم کرد ئیتر نانت پێ ناخورێ بەیانیان زۆر هەڵەستیت یان بەیانیان سەعات حوتنی هەڵەسم نان ئەخۆم هەموو ڕۆژ نانی بەیانی ئەخۆم و کەلعادە هەموو بەیانێ حەمامەکەم و ئەچم بۆ دایە دیارەکە سەرسفرەی هاوژینت بە جوانیە بۆ پێیکە هەموو بەیانێک نانەخۆی وەڵا ماشەڵا جوان ڕازاوەتەوە مەبەستم هاوسەری خۆت بوو یانی گرفتم ئەوەیە کەم لە ماڵەوە چونکە من نانی دەستی هاوژینەکەت کەمە خۆی وەڵا ماشەڵا کابانە هەموو جار پێڵم دەسوخەت جوانە دەیخوا لە یەکتان نەکە زۆر سپاس بەڕێز مامۆستا ئەرکان ڕەشید ئەندامی کۆنگرە و ئەندامی دەستەی بەڕێوەبردننی کۆنگرەی یەکگرت و سوپاسکان بەیانە لەگەڵ ئێمە نانی بەیانی خواردو میوانی ڕوودا بوویت سپاس بەیەوەش بەڕێزان سەنگەر و نالین دێنەوە لایەوە دەست خۆش بێت عافێتتان بێت زاگام لێ بۆنی خەریکی ناخواردن بۆ خەریکی گفتوگۆ نەبووی ڕۆژانەوە چی بوو بەیانیمە سەفەری بۆت بێنمەوە وەڵی دوێنە ژواد و نەدێنایەوە ئەی دوێنێ چی بکەم خوڕایانی چیت بۆ بێنمەوە دەستت خۆش بێ عافێتتان بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەی شت ماندوو نەبن سپاس